لەم هۆڵە و لە شاری هەولێر ١47 یاریزان ڕکابەری لەسەر گەیشتن بە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق دەکەن. یاریەکانی پاڵەوانێتی بادمنتۆنی عێراق بۆ سەرجەم ئاستەکان دەستی پێکرد و لە هەر ئاستێک 2 یاریزان لە پاڵەوانتەکانی داهاتوو درێسی هەڵبژاردەی عێراق دەپۆشن. یەکێتی ناوەندی عێراق یاری ڕیشە هەستاوە بە ئەنجامدانی پاڵەوانیەتی تەصنیفی یاریزانانی عێراق بە بەشداربوونی ١47 یاریزان لەسەر ئاستی ژێر 11 ساڵی 13 و 15 و 17 19 و بەشداریان کردیە لەم پاڵەوانیەتە. یاریزانەکانی کورد بە تایبەتی هەولێر لە ئاستەکی بەرزن هەلووا لە کچەکانیش بەشدارن، یعنی الحەمدولە ئینشاءڵڵا ئەنجامێکی باش بەدەستدێنین. یاریزانان لەسەر زەم پارێزگەکانی عێراق بەشداریان کردووە، بەشێکیان ساڵانێکی زۆرە لە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراقن و دەیانەوێت پارێزگاری لێ بکەن. بەشێکیشیان خەونیان ئەوەیە بۆ یەکەم جار بە ناوی عێراق بەشداری پاڵەوانتیەکانی دەرەوە بکەن. لە خوار تەمەن 13 ساڵەوە تا ئێستا کێکێشمە في ئەی متەقەدمین طالمە لە هەڵبژاردەی عێراق بمێنمەوە بۆ ئەم تەصنیفەش خۆمان بە باشی ئامادە کردووە و لە هەفتەیەکە 3 بۆ 4 ڕۆژ تەمرینەکەین. هیوادارین نەتیجەیە باشمانێ بێ و یەکەمەکان بینینەوە. ساڵەکە بێت لە شاری سلێمانی تقریبا 5 بۆ 10 یاریزانین کە بەردەوامی و هەفتانە تەمرینەکەین. وڵای وەکو ئامادەکاری وەک پێویست نەبووین، ڕاستی تۆزە درەنگ پیاوتین کە تەسفیاتەکە دەست پێکات و کاتی تەسفیاتەکەش تۆزە پێشخراوە، خۆی دانرا بوو مانگی 3 بکرێت وابزانم ئەو نزیک مانگی 4 بەڵام تۆزێک پێشخرا کە پێشخرا تۆزێ ئامادەکاریمان کەمتر بوو و تۆزە بە شێوازی پەلەپەل بوو. یاریەکان بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت. یاریزانان لە ئاستەکانی خوار 11 ساڵی و خوار 13 ساڵی و خوار 15 ساڵی و خوار 17 ساڵی و خوار 19 ساڵی و پێشکەوتوان لە کوڕان و کچان بەشدارن. خاوەنی پلەی یەکەم و دووەم بۆ هەریەک لەم ئاستانە دەبنە یاریزانی داهاتووی هەڵبژاردەی عێراق. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.